بەر لە ڕێفراندۆم موچەیەک بە چاکرایی بەڵام ئەم جارە ژێڵێمەوە هەرگیز موچەکەی 2013 نابێت. هەموو فەرمانبەرێک لە حکوومەتی هەرێم لە داهاتووە حسابێکی بانقیە بێ. پێشم وایە هەروایە فەرمانبەران گویان لێم بێ چکە و کاتە کاتچیت بایۆمەتری دەکرد پیانەوە لە نزیکترین بانق بیکە. نزیکترین بانق معنایەوەیە لەکوێ چووی ئیشەکە و کردووە لەوێش حسابە بۆکەنەوە. حسابێکی بانقیت بۆکەنەوە. ئەو حسابە بانقیە بە ڕقم بە ژمارە بە پارە نا بە جوێنیوانە پارە بەرەم بیخەنە سەر حسابەکە شتیوان نییە. ژمارەیەکە ئینێرن بۆ حسابەکە دەڵێن حسابەکەی تۆ بۆ نمونە تۆی فەرمانبەر 6 ملیۆن دینار پاشەکەوتە تێ. هەر ئەوەیە دوای ئەوە بە قۆناغ هەمووشی بەیەکەوە نا چکە حکوومەتی هەرێم ئیساڵێ ناتوانم ئەوەی کە فەرمانبەر پارەی کارەبا و ئاو و سلفەی زەواج و عەقار و زراعی و سناعی و ئەمانەی لایە بچێت بەو پاشەکەوتە بیدا. بەڵام لە داهاتووە بەرنامەی بۆ داهانێن بەو پاشەکەوتەی کە هەتە ئەچیت پارەی ئاوی لێدەی پارەی کارەبای لێدەی ئەگەر سلفەی عەقارە لایە سلفەی عەقاری لێدەی سلفەی زەواجت لابێ لێ ئەدەی سلفەی زراعی ئەتوانی لێ بدەی و ئیلا ئاخری هەتا پارەکە تەواو. بەم شێوەیە بڕوا مانگی حکوومەت 300 ملیۆن دۆلاری زیاترە لە خەرجی معاش. بۆیە کاتێتی وەختێتی بە هەموو پێوەرێک موچە و دۆخی ژیانێ ئەم خەڵکە چاک بەداخەوە دەیان وعدیداوم حکوومەتە و نەیبردۆتە سەر ئەوەش وەکو یەکێک لەو عادەکانی تریان. ئەگەر نا من نەسی بڕیارەکەم لایە کە دەڵێت بەهۆی قەیرانی دارایی و کەمی داهاتەوە پاشەکەوتی موچەی زۆرە ملەیە دەکەین مانگ بە مانگ گەر داهاتی نەوە زیادی کرد نرخی نەوت بەرز بووە چاکسازی لەم پاشەکەوتاکەین نەیان کرد. هیچ وەزارەتێک لە وەحدەی حسابیە ڕوو نادا مدەقیقی نەبێ بۆ هەر تەبیعەتی مرۆڤ وایە کە من کەسێک نەبوو حسابم لەگەڵا بکە ئەو پارەی کە هەمە بۆ شێوەیە تەعاملی لەگەڵاکەم کە لە بەشەوەندی خۆم بێت. ئەمەیە من ئەمەیە وام لێ ئەکا بە هەرچی ژمارەی بە هەرچی ژمارەی وەزارەتی سامانە سروشتیەکان بڵێم درۆیە هەمووی درۆیە لە دنیایە محاسب ئەبێ مدەقیقی هەبێ. سامانە سروشتیەکان مدەقیقی نییە مادەم مدەقیقی نییە هەرچی ژمارەی هەیە درۆیە.